دوای هەڵگرتنی قەدەغەی ڕاوەماسی ڕاوچیەکان گەڕانەوە دەریاچەکان. ڕاوچەکانی دەریاچەی دەربەندیخان پێش خۆرهەڵاتن بەرەو قوڵایی ئاوەکە دەستیان بە جوڵە کرد. ئەوان نیگەرانی بە ڕوخساریانەوە دیارە و کەمترین بڕی ماسی لە تۆڕەکانیان بەدی دەکرێت. ئەنوەر عەزیز زیاتر لە 20 ساڵە ڕاوچی دەریاچەکەی و دەڵێت هیچ ساڵێک هێندەی ئەمساڵ ماسی ڕێژەی کەم نەبووە و ناتوانن وەک پێویست ماسی ڕاو بکەن و تەنها ماندووبوونەکەیان بۆ دەمێنێتەوە. وەڵڵی ئەو ڕزقیان بەحرە غەیبیە نازانی چۆن جاری وایە ڕۆیت مەسەلا ئەو مەسروفە دەرناکەیت جاری وای شێت باشترە. وەڵی لە چاو ساڵانی ترا زۆر کەمە لەبەرەوەی ئێمە ڕاوەکەین پارەکە لە ئیمساڵ باشتر بوو. لە ماوەی 16 ساڵدا حکوومەت بۆ پەرەپێدان بە سامانی ماسی تەنها یەک جار 35,000 پەنجە ماسی خستۆتە دەریاچەی دەربەندیخانەوە. ئەمەش بەلای ڕاوچەکانەوە ڕێژەیەکی کەمە و دەبوایە لە ماوەی ئەو چەند ساڵەدا چەند جارێک پەنجە ماسی بخرایەتە دەریاچەی دەربەندیخانەوە. ئەم ڕاوچێش لە دۆخی دەریاچەکە نیگەرانە و دوای کاتێکی زۆر 3 تا 4 ماسیەکی بچووک گیرساوە بە تۆڕەکەی. نە پەنجە ماسی تیەکە نەختێن سەردارێکیان بەحرەیەکەن ئەو ماسیەشی سەماوە درکەدنکەیە ئەش بڕوا بکە ساڵێکی درە بە ئەو ماسیش نامێنی. من برادێکم شۆ تەلەفۆنی بۆ کردوم وتی شاخەوان بڕوا بکە من بای 300,000 مەسرەفم کردە بای 80,000 ماسیم نەگرتێ کابرا ڕزقەکەی لەسەرم ئاوەیە. ئەگەر حکوومەت بەڕاستی پەنجە ماسی نەکاتنەوەم ئاوە ئەوە خەڵکی تەواو بێئومێد لەم ئاوەیە بێت و ناچارە بڕاتەوە بۆ ما بۆ خۆی دانیشێ و هیچ شتێک نەکا. کەمبوونەوەی ڕێژەی ماسی دەریاچەکان کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی ماسی لە بازاڕدا دروست کردووە. هەتا ماسی زیاد بێ لە بازارە ئەمەوا دەکات نرخی کەمتر بێ، بەڵام ئەگەر شتەکە کەم بوو ئەمەوا دەکات نرخی زیاتر بێ. ئەمەش هاوڵاتیان ناتوان بۆن مەگەر شتەکە گران بێ بیکڕن. بێگومان تەسی ڕاستەخۆیە لەسەر بازار هەتا زیاتر بێ بۆ ئێمە باشترەوە هەم بۆ ڕاوچیش باشتر توانێت سوودێکی زیاتری دەست بکەێت. لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 2000 تەن ماسی لە ڕووبار و دەریاچەکاندا ڕاو دەکرێن. جگە لەوەش بە پێی ئاماری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو 396 پڕۆژەی مۆڵەت پێدراوی بەخێوکردنی ماسیش هەیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.